هاوارەتان باش سڵاتان لێبێ ئازیزان خۆشحاڵین لا بەرنامەیەکی نوێی چاوپێکەوتن بە دیداری ئێوەی ئازیشا دەبینەوە. چاوپێکەوتنی ئەم جارەمان لە شاری بەغدا لەگەڵ کاک عارف تەیفور جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراقا. کاک عارف زۆر بەخێراتنت دەکەین. سەرەتا مەوێت لە پرسی کورد لە بەغدا لەگەڵت دەست پێ بکەم، ئایا تا چەند ئەگەری چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا لە ئارادایە؟ زۆر سپاسانەکەم بەخێر بن سەرچاو. لەم کاتەیە ماوەیەکە هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی اتحادی لە قەیرانێکە تێپەڕێ، تەبێ ئەو قەیرانە بووە بە سەبەبیەوەی کە زۆر کێشە لە کێشەکانی کاڵپەستراو بوون زیاتر دوور بکەونەوە لە دۆزینەوەی چارەسەر بۆیان. لەبەرەوە بەڕاستی هەوڵ و تێکۆشانێکی زۆر هەیە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە هەیە، بەڵام من بە زەحمەتێ بینم نەختێک کە بتوانین بە زووی چارەسەری بکەین، بەس هەوڵی شەر هەیە کە بۆی بتوانین چارەسەری بکەین. مەسەلا کێشەی نەوت و غاز کە لەم بینەیە چارەسەرێکی بۆ دۆژرایە و چەرمانجێ لەمەوە پێش بۆ ئەوەی کە حکوومەت پارەی شەریکاتەکان بدا و کوردستانیش نەوت تەزیر بکە بۆ دەرەوەی لە ڕێگای عێراقەوە بۆ دەرەوە، ئەوە بوو وەستا و لەم دووسێ ڕۆژە ئامیسانەوە کەوتونەوە داموستاندن و ئەمە ئومێدی وە بەبەخشێکە داموستاندنەکان هەر بەردەوام بێ. لەم قەیرانەی ئێستا کە عێراق پیاتیە پەڕێ و دەوڵەت القانون کە مالکی ڕئیسی لیستەکەیە تا حدێک زیاتر نەرمێ نوێنێ و ئامادە باشی خۆی ئامادەی خۆی پیشان داوە کە چارەسەری و کێشانە بکرێ، بەڵام ئەوان ڕاستگۆیی زەحمەتە لە ناویانە ڕەن بێن نەتوانن چارەسەری ئەمستە بکەن لەم دەورەیە بۆ دەورەی دووەم مەگەر زۆر کەواتە هۆکارەکە ڕاستگۆییە کە متمانەتان بەوە نییە کێشەکان چارەسەر بکرێ؟ متمانەت نەماوە، تقریبن ماوەیە کە متوانە زەعیف بووە، زۆر زەعیف بووە، بەڵام خێرەومەندیش هەیە لە بەینا کە هەوڵەدا بۆەوەی کە چارەسەری ئەم کێشانە بکە. ئەو خێرەومەندانە ئومێدی جارجارە بەخشنە لایەنی کوردی کە ئەگەر بەردەوام بوون لەسەر داموستاندن، لەسەر قسەکردن، لەسەر گفتوگۆ لەبارەی ئەو کێشانێک کاڵپەستراون ئومێدی چارەسەرکردنیان هەیە. لەبەرەوە هەمیشە ئێمە هەر خەریکیەوەین کە بتوانین بگەینە نەتیجەیەک بۆ ئەوەی کەوا چارەسەری و کێشانە بکەن. بەڵێ ئەم کێشەی دوایی ناوچە سونیەکانی عێراق تا چەند کاریگەری ئەبێت لەسەر ئەوەی کە فشارێ لەسەر مالێکی دروست بکە کێشەکانی لەگەڵ کورد لانی کەم چارەسەر بکە؟ بە حەقەت ئەم کێشانەی کە لە شارە سونیەکان هەری سەری هەڵداوە و مزارە و ئینا گرانەیەکی زۆری خستۆتە سەر مالکی و سەر دەوڵەت القانون. هەر لەبەرەوەشە لە پێش ئەم کێشانەیە دەوڵەت القانون لە ناو پەرلەمانە وەکو ئەندامەکانیان لە تەسریحاتیان لە قسەکردنیان قسەی زۆر ئینیانە کرد کە تا بەرامبەری کوردستان کە سود بکەن و میزانەکەی مەسەلا 70% کەم بکەنەوە. بەڵام لە دوا ئەم قەیرانەی کە لە شارە سونیەکانە ڕوویداوە زۆر نەرم بوون و ئێستا ئامادەن تا حدێکی زۆر کە استیجابەی باشیان هەبێ بۆ ئەو داوایانەی کە کورد لەسەر میزانیەکە داوای کردو. مەسەلا بۆ نمونە بۆتێنەوە لەوەی میزانیە کە استیجابەی زۆریان هەیە کە ئەو شتانێک کە ئێمە دەمانەوێت بیخەنە ناو قانونەکە و لە یاساکە تێپەڕێن. لەوانە مەسەلەی پێشمەرگە مەسەلەی پێشمەرگەیە، مەسەلەی پارە سەرفکردنە بۆ شەریکاتی نەوتی لەوانە ئەوانی مزایان کۆ کرد بۆ کە لە ١٧ کەم بکرێتەوە بۆ ١12. ئەمانە هەمووی تقریبن ئێستا خۆیان وا پیشانەدەن کە چاوپۆشی لەو شتانە هەمووەکەن و ئەو مادەی دەربارەی پێشمەرگە وەکو ساڵان چۆن تیا بووە تەبیعی تێیەکەنەوە لە ناو قانونەکەن جا بەڵام ئەکەوێتە سەر بۆ جێبەجێکردن بۆ تەنفیزکردنی ئەکەوێتە سەر سوڵتاتی تەنفیزی هەردوو لە مەجلیسی وزەرای کوردستان و مەجلیسی وزەرای عێراقی چەند ئەتوانن لە یەکەوە چووکە وان وسراوە کە هەردوو مەجلیسی وزەرا بتوانن تەفاومی لەسەر بکەن و پارە بۆ مەسراریفی پێشمەرگە و تەچیز و تەسلیح و ئەو شتانە هەموو دابین بکرێت لایەن حکوومەتی مەرکەزیەوە
بەڵام ئەوە ئێمە لە یاساکە داخلەکەین وە مەزالی تیا ئەبێ کە حکوومەت لە دامستان نەسەر عفو بۆ پارەی شەریکات کە تهدید کراوە کە مەبلەغی 750 ملیار پارە ئەبێ بدرێ بە هەرێمی کوردستان و لەوە زیاتر ئەگەر بەشی نەکرد ئەبێ لە زیادەی نەوت کە پارەکەی دەستەکەوێ و نەوت زیادە فرۆشتێ ئەبێ تامینی ئەوە بکەن بۆ کوردستان زیاتری بدەنێ زۆر جارە و وێنەی کە لە ئەعلامە تەسویرەکرێت سەبارەت بە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا وا دەبینرێت کە ئەو کێشانە کێشە نێوان بارزانی و مالیکی بێ بە بڕوای تۆ ئەو کێشانە لە نێوان دوو حکومەتدا یان کێشەکان زیاتر لە بینی دوو کەسدا لە بینی شخصی نییە بە واقعی چونکە ماوەیە کە کاک مەسعود خۆی لێ کردو و تەسلیمی لایەنەکانی کەی کردو بۆ چارەسەرکردنی بەڵام کێشەکە خۆی لەگەڵ کاربەدەستانی بەغدایە بە شێوەیە عام و ئەفکارێکی لە مێشتی مالیکیا هەیە کە زیاتر حەزەکە لە تاکڕەوێتی کە ئیشوکارەکان هەمووی بۆ خۆی بە تاقتەنیا دەستی بەسەرا بگرێ لەبەرەوە بەڕێی من کێشەکە کێشە بینی مالیکی و کاک مەسعود نییە وینەما کێشە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدایە. زۆر جار ئۆپۆزیسیۆن لە کوردستان گلی ئەوە دەکات دەڵێ کە هەر کاتی کێشەکان لەگەڵ بەغدا پەرەپسەنێت ئەو کاتە هەردوو پارتی دەسەڵات داوا لە ئۆپۆزیسیۆنەکان کە پشتگیریان بکەن پێش وەختە هیچ ڕایەکی ئۆپۆزیسیۆن وەرناگیرێ لەسەر چۆنیەتی بەڕێوەبردننی کێشەکان لەسەر هەتا بەشداری پێکردنی ئۆپۆزیسیۆن لە بەغداش ینی ڕاتان لەسەر مەسەلە ئێمە ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی عێراقی لە سەرەتای ئەم دەورەوە هەڵوێستێکی زۆر دژی هەبوو لەگەڵ داواکان و لەگەڵ هەڵوێستەکان لەگەڵ کارەکانی ئێمەیە و بەڕاستی ینی هەوریاندا کە مەشاکلێکی زۆر بۆ ئێمە دروست بکەن لە سەرەتاوە بەڵام دوایەوەی کە ئێمەدا لەگەڵ یانە دانیشتین و تێمان گەیاندن کە ئەم کێشانەیە ئێوەتانەوێت لێرە بەحسی بکەن هیچی علاقی بە پەرلەمانی عێراقەوە نەوەی نەما کێشەی کوردستانە با لە کوردستانە چی باسەکری و چی لەسەری ئەدوێن با لەسەری بدوێن و قەنەعەتی وەیان پیا کرد کە ڕاستە ئەو شتانە مربوطە بە کوردستانەوە با ئێمە بۆ خۆمان لە بەغدا هەیە هەڵوێست بین و بەڕاستی جێگای ئەوەیە کە ماوەیەکە یەک هەڵوێستین و ئەمە نە لەسەرەوەی کە بڕێن ئێمە پێویستمان پێیان بۆیە یا ناومانن یانەوان پێویستیان بە ئێمە بووە هاتوون بەڵکو وەکو هەست پێکردن کە ئەم یەک ریزیە و یەک دەنجی کە ئێمە لە هەرێمی لە پەرلەمانی عێراقا بمان بێ بە تاکید لە مەسلحەتی میلەتی کووردە لەبەرەوە بەڕاستی خۆشبەختانە هەستیان بەوە کردووە هەموو ماوەیەکە هەموو یەک هەڵوێستمان هەیە و بە یەک دەستەوە ئیشەکەین لە داخلی پەرلەمانی عێراقی و ئەمە هیچ پەیوەندی بەوە نییە کە ئێمە پیشمان بەوان بیانوانیشیان بەیەمە بێ بەڵکو هەڵوێستی نەتەوەیە هەڵوێستی میلەتێکە کە لە کێشەیەکی واقعیە لە بەغدا هەر هەڵوێستێک وەربگیرێ دزجی لایەنێکی تر لایەنە کوردەکان تەبیعی زەرەری بێ بۆ هەرێمی کوردستان. حرف لە کاتی قسەکان تا باس لەوە کرد کە ڕێککەوتون لەگەڵ ئۆپۆزیسیۆن لەسەرەوەی کێشانی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە تەنها لە هەرێم باس بکرێت پێویست ناکا لێرە باس بکرێت باشە چ جیاوازیەک هەیە لە نێوان ئەو خۆپیشاندانانی کە لە سلێمانی کرا و لە پەرلەمانی عێراقی کە گۆڕان ویسیان باسی بکەن و ئێستا ئەو خۆپیشاندانانی کە دژی مالیکی ئەکرێت لە شارە سونیەکان بە هەمان شێوە ئەیانەوێ عێراقی لە ناو پەرلەمانە باسی بکەن و باسی داواکارەکانیان بکەن یعنی جیاوازیەک هەیە لە نێوان ئەو دوو وەزعەدا. من جیاوازی زۆرە بینم جیاوازی لە شێوەی مزاهرەکان زۆرە بینم یعنی مزاهرە ئێستا لە شارە سونیەکان ئاکرێ نەهجومیان کردوتە سەر هیچ بارەگایەکی حکومی نەسەر هیچ بارەگایەکی حیزبی بەڵکو بالعکس خۆیان دوور خستۆتەوە هاتوونە سەر جادەیەکی عام و لەوێ مزاهرە ئەکەن و داوای بە شێوەی ئاشتیانە داوای مەطالیبی خۆیان کە هەیەە ئەیکەن
مەلاکانیان زۆر بەڕێک و پێچی دێن ئیدارەیان نەدەن و قسەیان بۆکەن و سەرپەرشتیانەکەن هەتا ئێستا زەرەریان لە هیچ دایرەیەکی حکومی یان لە هیچ مەقڕێکی حیزب نەداوە، بەڵکو بالعکس بە هەموو هەوریان داوە کە محافەزەی ئەو دەوایر و ئەو شوێنانە بکەن. بەڵام لە کوردستان هەر کە لە سەرەتا دەستی پێکرد کەوتنە تەخریبات و کەوتنە مقڕات بربەردان و سووتانی شت و یان هجومیان کردە لە هەولێر خەریکی مزارەیەک بوون بیکەن، هجومیان کردە سەر پەرلەمان بسووتێن و هجوومەکەنە سەریانە عایلەکان کە هیچ پەیوەندی بە دەسەڵات و مادەسەڵاتەوە نیە، هجوومیان کردە سەریانەی عایلی کە سووتاندیانن لە هەولێر و لەیان لە زاخۆ یان لە دووە کۆمانە جیاوازێکی لەبەرەوە زۆر زۆرە بینم لە بینی ئەم دوانە ئەوانەی لا ئێمە هیچ حەزاری نین، مزارێکی حەزاری نییە. ئەگەر مزارەیەکی حەزاری بێ و مزارەیەک بێ لە شێوەی قاڵبی ئاشتی خۆیان بمێنێتەوە هەموو کەس مەجبورە تەئیدی بکات، تەئیدی داواکانیان بکە. بەڵام ئەمانەی لێرە ئەیکەن چ لە مۆسڵ چ لە ئەنبار چ لە سامەڕا یان لە فەلوجە لە هەر شوێنێکە کردویان هەتا ئێستا زەرەریان بۆ هیچ دەستگایەکی حکومی یان بۆ بارەگایەکی حیزبێک نەبووە. بەڵێ بەزەوانی دوایی کە لە سلەیمانی 6 ڕۆژ لە سەرمانەوە دواتر نەبوو بە خۆپیشاندانێکی ئارام نەبوو، هەر لە ئارامیان نەبوو نەخێر، هەر زۆر جارە پڕشتیانە پەڕی ئەچوون خەڵکیان بەرچەقۆدا لە ناو کۆڵانەکانەوە لە خەڵکیانەدا و تا عزیەتی خەڵکیانەدا و خەڵکی سەرژێی خەڵکیانەشکان یان پۆلیسیان بەر دالاسێک بەر هەڵمات و بەرد و ئەو شتانەدا، ینی بەڕاستی حەزاری نەبوو بە هیچ نەوەیەک ناتوانین سەر ناوی حەزاری لێبێنێ. ئەگەر مزارێکی حەزاری بووە زۆر بە چاچی هەمومانە مەجبور بووین کە تەئیدی بکەین و پژگیری لێ بکەین. پێتان وایە لە غیابی تاڵەبانیدا کێشەکانی هەرێم لەگەڵ بەغدا چارەسەر بکرێت؟ تەبیعی غیابی تاڵەبانی تاسیری زۆر هەیە لەسەر وەزعی کورد لە بەغدا، لەسەر ئەو پەیوەندێت، چونکە بەڕاستی وجودی بەڕێز مامجەلال لە ساحەکەیە زۆر دافعێکە بۆی کە ئێمە بگەینە حاڵەتی تەفاهم زیاتر لەگەڵ لایەنە عێراقیەکانە. بەڵام ئەتوانین ئێستاش هەریانی هەر هەوری خۆمان بدەین بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە. بەس ئەزمەکان لە عێراقا زۆر زوو ڕوەدەن و زوو تێکەڵاوە بن و زوو کێشە زۆر ڕوەدا، لەبەر ئەوە زۆر بە ئاسانی ئەو شانە بەڕێوە ناچن و چارەسەر ناکرێت. بەڵام وجودی مامجەلال بە تاکید زۆر زەروری بوو. پۆستی سەرۆک کۆمار تا چەند فشار خراوەتە سەر لایەنی کوردی بۆ ئەوەی ینی کەسێکی کە دیاری بکرێت بۆ ئەو پۆستە، ئێستا حاڵەتی سەرۆک کۆمار ناجێگیرە، هیچ فشارێکەیە لەسەر کورد؟ بە فشار کە ناوی بنین فشار هیچ فشارێک لەسەر کورد نییە. کەسێک هیچ لایەنێکی عێراقی داوای ئەوەی نەکردووە کە کەسێشکە دابدرێ و تەرشیح بکرێ بچێتە جێگای بەڕێز مامجەلال و حەقیش نییە داوای بکەن و کەسێک کە بچێتە جێگای مامجەلال، چونکە وەختێک دەتوانن داوای ئەوە بکەن کە بچێتە جێگای مامجەلال کە راپۆرتی دوکتۆرەکان ئەوەمان پیشان بدا کە مامجەلال ئومێدی ئەوەی لێ نییە کە جارش کە بگەڕێتەوە سەرەوەی کە بە واجبی خۆی ئەفسێ یانەوە تەخوا نەخواستە ئەگەر لە دنیا نەمێنێ ئەو ساتوانن داوایەوەمان لێ بکەن کە ئینمێن. بەڵام تا ئێستا راپۆرتەکانی دکتۆرەکان کە سەرپەرشتی چارەسەرکردنی بەڕێز مامجەلالەکەن تەشجیعمانەکەن، هانمانەدەن بەوەی کە سەحەتی مامجەلال ڕۆژ بە ڕۆژ بەرەو باشە ڕوە و ڕۆژ بە ڕۆژ چاکترە بێ و ئومێدی ئەومان هەیە کە بە زووترین وەقت بێتەوە ناومان. لەبەرەوە بەڕاستی لایەنە عێراقیەکانیش ئەو هەستەیان کردووە کە سەحەتی بەرەو باشی ڕوە، بۆیە هیچ شیە تا ئێستا داوایەکیان نەکردووە. ڕەنبێ بازە شخصێک لەسەر تەلەڤیزیۆنێکیان لە جادەیە کاشخاص، بەڵام کە لایەنی سیاسی لە عێراق لە پەرلەمان کەس داوای شتیوای نەکردووە. هیچ کارکتەرێکی سیاسی کوردی هەیە کە بتوانێت جێی تاڵەبانی بگرێتەوە؟ وەڵڵا اینجا ئینشاڵڵا هیچی لێ نایە، خۆمە بەتەمایەوە نین کە بڵین خوا نەخواستە شتێکی ئینشاڵڵا لێ نایە، بەڵام بە تاکید جێیەکەی چۆڵە بێ، هەر کەسێش کەش بچێتە جێی ناتوانێت جێگای بەڕێز مامجەلال پڕکاتەوە،
بەڵام ئینشاڵڵا هیچی لێ نایە و جێگای هەر ئەپەر بۆ خۆی بە جێگای خۆی پڕکاتەوە بە سەلامەتی منێن. دەسەڵاتەکانی سەرۆک کۆمار ئێستا تا چەند جێگرەکەی ئەتوانی هەموو دەسەڵاتەکانی بەکاربێنێت؟ جێگرەکەی دەسەڵاتی سەرۆک کۆمار ناتوانێت هەموو دەسەڵاتێکی سەرۆک کۆمار بەکاربێنە ئیلا لەوانەیە کە بۆ خۆی مەجای پێداوە کە بەکاریان بێنێ مەسەلا وەکو ئیمزاکردن لەسەر ئیعدام دەسەڵاتەکەی داوە بە ئەو یانەوە تا لە ئیستیقبالی بەعزە وفودێک یان سەفەرێکی کە پرۆتۆکۆلی بێ ئەو شتانە وئیلا باقیمەندی دەسەڵاتی نەداوەتێ هەر لەبەر ئەوەش ئەم جارەی پێشفترەیەک ڕێز وزەرا خەریک بوو لەگەڵ خزێر خەزاعی کە عەلا ئەساس جێگری ڕێز جمهوریە و دەوری ڕێز جمهوری بدینێ ویستی داوا بکە کە پەرلەمان هەڵ بکە بەڵام بە خزێر خەزاعیان گوت کە تۆ سەلاحێتی ڕێز جمهوریت نییە و ناتوانانی داوایەوە بکەیت کە پەرلەمانی بکە چونکە بە ڕێز مامجەلە لەو دەسەڵاتی نەداوە بێتەوە. تا چەند ئەو دەنگۆیانە ڕاستە کە باس لەوە دەکات پارتی دیموکراتی کوردستان دەیەوێت لە غیابی تاالبانیدا پۆستی سەرۆک کۆمار بۆ خۆی بەرێت و لەسەر ئەمەش سازش لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بکات لە سەر پۆستی وەزیری دەرەوە. ئێمە بەڕاستی وەکو پارتی دیموکراتی کوردستان زۆر بوختانمان پێکرد یان زۆر شت بە ناحەق بە پێمان هەڵبەسترێ بەس ئێمە ڕەنگە زۆر ڕێزمان هەبێ زیاتر بۆ مامجەلال وەکو لە زۆربەی کەس زیاتر و باوەڕ ناکەم ڕۆژێ لە ناو پارتیا بەحسی ئەومان کرد بێ کە ئێمە بتوانین بمانەوێت جێگای مامجەلال پڕ بکەینەوە و جێگای ئەو جێگایش جێگای یەکێتی نیشتیمانیە و یەکێتی نیشتیمانی بۆ خۆی ئەتوانێ ئەگەر خوا نەخواستە شتێک بوو ئەتوانێت چێ لێ دابنێ دابنێ هیچ پەیوەندێکی بە ئێمەوە هەیە ناڵم پەیوەندی نییە بەڵام هیچ ڕەبتێکی بەوە نییە کە ئێمە وەکو پارتی بمانێت کەسێک لە جێەوە دابنین چونکە وەکو گوتمەوە ڕێکەوتنیی لەسەر کراوە بۆ بەر یەکێتی نیشتیمانی کوردستانی مەتروک. ئێستا کورد لەکوێی کێشەکانی نێوان سونە و شیعەدان بە تایبەت ئێمە بینیمان سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەیانێکی ئیدانەی توندی بەرامبەر بە ئەحداسەکانی ڕۆژی هەینی پێشوو بڵاو کردەوە و ئیدانی هەموو ئەو کوشتن و ئازێدانی خۆپیشاندەرانی کرد. ئێستا ئێوە وەک کورد لەکوێی ئەم کێشەیەدان لە نێوان سونە و شیعەکان؟ ئێمە وەکو هاوپەیمانی کوردستان بە تاکید ئێمە ژیدانەمان کرد و لە ناو هۆڕی پەرلەمانە زۆر بە توندی قسەمان کرد لەسەر ئەوەی کە مەکارێکی نادەستوریە کراوە و بێ حکوومەت گوێ بگرێ بۆ داواکانی ئەو کەسانێک کە مزاهراکەن و جوابیان بداتەوە بە ئیجابی تەنها ڕەن بێ هێندێک خاڵ هەبێ ئێمە ملاحەزەمان لەسەریابی وەکو کورد لەسەر یەک دوو خاڵی ئەویش نەک بە قەتعی و ئینەما مەسەلەن لە قانونی موسالە و عەدالە پێمان باشە نەگل ئیلغا بکرێ و ئینەما تعدیلاتێکی تیا بکرێ بۆەوەی کە تەفسیلاتێکی زۆر بەعزە مەسایلەکەیە تعدیل بکرێ و چارەسەر بکرێ بۆەوەی کە خەڵکی بێخەتا و خەڵکی کە توش دەستی سوور نەبوو بە خوێنی خەڵکەوە تووشی عەزێت نەبێ و لە عینی کاتشا لە قانونی چواری ئەرهاب ئێمە لەگەڵ ئیلغاکردنی نین چکە و قانونی زۆر زەروریە و پێویستیشمان پێێتی چونکە هەر هەفتەیەک نابێ هەمووی لە کەرکک و لە تووسخورمات و ئێمە زەربەیەکی زۆر بە قووەتمان لێدرا بەدەست ئێرهابەوە لە کەرکک و لە تووسخورمات و لەبەرەوە ئەو یاسایە زۆر موهیمەکە بمێنێتەوە بەڵام ئەویش واش تعدیلێکی وای لە تیا بکرێت کە بە شێوەیەک خەڵکانی بەری پێیا توش نەبن و بکەونە زیندانەکانەوە چونکە خەڵکی وایان گرتووە بە تاوانی مادەی چواری ئێرهاب فڕیان داوەتە سزنەوە لە 3 ساڵ 4 ساڵ تا 5 ساڵی شەڕێنوە بە قسەی شارستانێکێک 6 ساڵە لە سزنایەوە بەبێەوەی کە لی بپرسن بڵێن تۆ چی و چنی ئەمە خراپە یعنی ئەمە بە باشی نازانین بەوای تعدیلێکی وا بکرێت کە تاوانبار بە تاوانی خۆی سزا بدرێ و بێ تاوانیش بەرببێت. بەس لەواکەن ئەو مادەیەوە بەکار هاتووە تا ئەگەر منافەسەی بازرگانی شەبێ لە نێوان خەڵکدا ئەتوانێت بە مادەی چواری ئێرهاب دەستگیر بکرێ و زۆر هاوڵاتی کوردیش باس لەوە دەکرێت کە گیراون یانیەوە هیچتان کردو بۆ ئەوانش مادەکە بەربڵاوە یعنی بەڕاستی زۆرە گرێتەوە
چونکە شامل ینی وەکۆرە گشتگیرە بەڵام خەڵکە گرێتەوە هەر کەسێک گنجالە بە باشی بەکاربێنن یان بە خراپی بەکاربێنن لایەن هەیە بە باشی بەکارهێنێ ئانی خەڵکی تاوانبار و متهم بە ئێرا بۆمانە و خەرچێکی شەیە بەڕاستی بۆ ئەوەی کە سوودی شخصی خۆی لێوەربگرێ بە خراپی بەکارهێنێ لەبەرەوە محتەمەلە من نەمبیستۆ کە کورد گیرا بن بەس محتەمەلە کە کوردێک لەسەرەوە گیرا بێ سجن بێ بەڵام اتهامیان کردبن بۆی کە تۆ لەگەڵ ئەحزابی ئیسلامی تۆن ڕەوایشەکە یان لەگەڵ دەوڵەتی ئیسلامە یان لەسەر ئەوەی لەگەڵ قاعدەیە ئیش بکە ڕەمی قسمێتیان نەسجنەوە کوردیش لەوانەیە بە تاکید بەرەکەیوەکوانە یاسای ماوەی سەرۆکایەتیەکان و دیاریکردنی ماوەی سەرۆکایەتیەکانی عێراق ئەم یاسایە ئەگەر هاتوو محکەمەی ئیتیحادی ڕەتی کردەوە هەڵوێستی پەرلەمان چی دەبێت؟ خۆی ئێمە بە حەقەت ئەم یاسایە زۆر بە دەستوریە زانین بە یاسایەکی دەستوریە زانین کە دەرچووە و هەر لەسەرەوە ساسەش دەرمان کرد چونکە لە دەستورە ڕاستە هینی ڕێیس جمهوری شارەتی پێدراوە کە دووست دەورە زیاتر نابێ بەڵام شارەتی بەوەکانی کە نەداوە کە تهدید بکرێ لەبەرەوە ناڵێن نە تهدیدی مەکەن نە تهدیدی بکەن تەرکی کردو بۆ اجتهادی مشرعین فمشرعینی پەرلەمان وای بە ڕاستە دینن کە دەتوانین ئێمە وەکو پەرلەمان تهدیدی ئەو فترەی ڕێزوزەرا و ڕئیسی پەرلەمانیش بکەین بە دوو دەورە لەبەرەوە دوێنێ ئێمام یاسایەمان دەرکرد و ئومێدەوارین کە محکەمەی ئیتیحادی کە قەراراتی قەتعیە بەنسبەت ئێمەوە گەر ئەوان ڕەتیان کرد ئێمە قەرارەتەکانی ئێمە هیچ مەفعولی نامێن یانی چی نامێنێ بەڵام ئومێدەوارین کە محکەمەی ئیتیحادی ئەم جارە نەختێک زیاتر بە چاوێکی بێلایەنی تەماشای ئەو قانونە بکوە قەرارەتکەی لە بەرژەوەندی میلەتی بێ و بەرژەوەندی خەڵکان بێ بۆ ئەوەی کە جارێشکە دیکتاتۆرێتی عادە نەبێتەوە لە عێراقا و خەڵچێک لە دوو دەورە زیاتر حکم نەکە نەوەکو ببێتە سەبەبی ئەوەی کە مانەوەی تاگڕەوی یا تا سەر کەسێک کرد بتوانێت بە پارە یان بە کڕین یان بە تەزویرکردنی دەنگ لە کاتی انتخاباتە یان بە تهدیدکردن بە تهدیدی ئێستا زۆر کەسەکرێت لە پەرلەمان لە ئەندامانی پەرلەمان بەوەی هەر کەساڵە فیلێکت هەیە تۆ بەعسی بووی یان تۆ پارەت خواردەوە یان تۆ فەسادت کردووە یانەوەتە تۆ ئێڕهابت کردووە یان فایلانە دروست کراوە واقعین بە قەنەعاتی من زۆربەی زۆری دروست کراوە پیشانی ئەو خەڵکیان هێدەن و خەڵکەکەش ناچارەکە بە دوایانە بکەوێ بڕوە لەبەرەوە بەڕێومێدەوارم کە محکەمەی ئیتیحادی ئەم جارە کەواتە گومانتان لە بڕیارەکانی محکەمەی ئیتیحادی هەیە؟ بڕیاری محکەمەی ئیتیحادی من وەکو خۆم شخصی بەڕاستی سوپاسی محکەمەی ئیتیحادیەکەم هەتا ئێستا کە کێشەیەکی ئێمە وەکو تەحالفی کوردستانی یان وەکو کورد چوو بێتە لایەن زۆر بە عادلانە و زۆر بە وجدانیەوە بڕیاریان لێداوە و زۆربەی قەرارەتەکانی لە ساڵحی کورد بووە بەڵام وەکی کە کە تەماشایەکەم لە مەسلحەت لە مجمەلی عامی قەراراتی عێراقی و قەوانینی عێراقی ئەبینم تەحەیوزێکی تا حەدێک تایە بەلای سوڵتەوە بەلای دەسەڵاتەوە بۆ ئیلغاکردنی زۆر لە یاساکان زۆر لە بڕیارەتەکان و قەرارەتەکانی کە ئێمە لە پەرلەمان وەرەگرین ئەمە بە سەبەبێکی زانم کە تاسیرێکی خارجی لەسەر ئەو محکەمەیە هەبێت کە ئەو بڕیارانە وەربگرن چکە زۆر شتەیە مەسەلا وەکو قەرارات وەرگیرا بەنسبەتەوەی کە بێ هەموو هەیاتی مستەقیلە عایدی مەجلیسی وزەرابێ عایدی ڕئیسی وزەرابێ لە کاتێکا کە لە پەرلەمانە دەستنیشان کراوە ئەمە و ئەوە و ئەوە عایدی پەرلەمانن ئەمە ئەوە عایدی مەجلیسی وزەرانەوە ئەوە بە مشتەرەکین یعنی هەمووی بەو قەرارە بەڵام محکەمەی ئیتیحادی قەرارێکی دەرکرد و ئەڵێ حەقی مەجلیسی وزەرای و حەقی پەرلەمانێتەوە. ئێوە توانیتان بۆ یاسای ماوەی سەرۆکایەتیەکان 170 دەنگیان زیاتر کۆبکەنەوە. ئایا پێتان وایە ئەتوانن ئەم دەنگانە ئێستا کۆبکەنەوە بۆ لێسەنەوەی متمانە لە سەرۆک وەزیران؟ جواب بکرد وەڵامەکەت وەرەگرم بەس دوای ئەو ناوبڕە. ئازیزان ناوبڕێک و دەگەڕینەوە لاتان.